کەمپینێک بۆ بە قەزاکردنی ناحیەی خورماڵ ڕاگەیەنرا. کەمپینەکە لە گەشت چین و توێژەکانی ناحیەکە پێک دێت و دانیشتوانەکەی دەڵێن بەشێکی زۆری تایبەتمەندیەکانی قەزا لە ناحیەکەیاندا هەیە و ڕێکارە یاسایی و مەدەنیەکان دەگرنە بەر. ئەو کەمپینەی کە ڕامانگەاندووە زۆربەی چین و توێژەکانی خورماڵ تێدا بەشدارن و سەرەتا ئێمە کەمپینەکە ڕادەگەێنین و دوایی ئیمزا کووەکەینەوە و ئەگەر لە ڕووی یاساییشەوە کە ئێمە توانین بڵین دەستەی پارێزەرانی خورماڵ کە دامەزراوە ئەوان بەشێکن لەم کەمپینە و لە ڕووی یاساییەوە بە دوواداچوون بۆ ئەم کەمپینەکەن و ئەتوانن بڵێن هەموو مەرجە یاساییەکان لە کەمپینەدا ڕەچاوەکرێت و ئەگەر بزانین بەم شێوەیە وەڵاممان نادرێتەوە ئەوە ڕێکاری تری مەدەنیە گرینە بەر بۆ بەدەستێنانی ئەم مافانەی کە خەڵکی ئەم ناوچەیەتی ئەمانەوێت لە ڕێی بە قەزابوونی خورماڵەوە سەرجەم خزمەت گوزاریەکان بگەڕێنەوە بۆ خورماڵ و وەک ئەبینن ئێستا بە شێوەیەکی زۆر خراپکارە با هەیە خزمەت گوزاری لە ژێر سفرایە نەک لەوەی بڵێن هەر سفرە لە ژێر سفرایە بۆیە ئەمانە وای لێکە کە ئێمە هەوڵێکی گەورە بدەین بۆ ئەوی ئەم ناحیە بێت بە قەزا بۆ ئەوی کۆمەڵی ئیمتیازاتی پێ بدرێ. خورماڵ لە مێژوودا چەند ناوێکی بووە لەوانە گوڵعنبەر کە لە سەردەمی عوسمانیەکاندا قەزایەکی سربەخۆ بووە بە ناوی قەزای گوڵعنبەر. هەردوو ناحی بەرزنجە و قزڵجە سەر بە گوڵعنبەر بووە. نزیکەی 400 گوندی لەسەر بووە، بەڵام لە ساڵی 1968 ناوەندی قەزاکە گواستراوەتەوە بۆ ئەڵەبجە و لەگەڵ هاتنی ئینگلیز ناوەکەی گۆڕاوە بۆ خورماڵ. جێگری پارێزگاری ئەڵەبجە دەڵێت مەلەفی بە قەزاکردنی خورماڵ ئاڕاستەی وەزارەتی ناوخۆ کراوە، بەڵام تا ئێستا وەڵام نەدراونەتەوە. ئەکرێ ئەو مەلەفەی کە بۆ قەزا بوونی خورماڵە جارێکی کە داوا لە وەزارەتی ناوخۆ بکرێتەوە کە لەبەر نەبوونی ئەنجومەنی پارێزگا و کە هۆکارەکەشی خەڵکی خورماڵ و هەڵەبجەنین کە ئەنجومەنی پارێزگانیە هاوشێوەی شوێنەکانی کە بکرێتە قەزا و هاوشێوەی بڕیارەکانی کە پێویستی بە ئەنجومەن نەبێ و ئەنجومەنی وەزیران ئەو بڕیاری بۆ دەکەواتە بڕیارەکە لەلایەن ئەنجومەنی وەزیران و ئەگەر دەرچێ ئەنجومەنی پارێزگا هەبێ و نەبێ کێشە دروست ناکە. لەگەڵ دروستبوونی دەوڵەتی عێراق ساڵی 1926 خورماڵ دووبارە بووەتە ناحیە. یەکەم بەڕێوەبەری ناحیە کەریمبەگی حەمەبەگی قادر پاشا بووە. ئێستا خورماڵێکێکە لە ناحیە گەورەکانی کوردستان بووەتە چەقی ناوچەکانی ورامان و شارەزور و بناری سوورێن و دانیشتوانەکەی داوای بە قەزاکردنی دەکەن. ڕێخەرانی کەمپینەکەش دەڵێن لە ڕێگەی دەستێک لە یاساناسانەوە ڕێکارە یاساییەکان جێبەجێ دەکەن و فشارە مەدەنیەکان دەست پێ دەکەن تا حکوومەت بڕێر دەدات خورماڵیان لە ناحیەوە بۆ بکات بە قەزا. سامەر فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، ناحیەی خورماڵ.